جوانترین و گەرموگەشتین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کەمەندانبوونی دوو هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مین لە مێهران، سازکردنی پەروەندەی نوێ بۆ سوعدا خەدیرزادە لە دادگای میان دوعا و پەرەسەندنی هەژاری و خۆکوژی لە شارەکانی کوردستان و ئێران، خوێندنی سرود و بەیاننامە لەلایەن کۆمەڵێک لە ژنانی ئێران بە بۆنەی 8 مارس، کوژران و برینداربوونی 6 شارۆمەندی بەلوچ لە هێرشی چەکدارانی نەناسراو و کۆبوونەوەی بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە بەردەم سەفارەتخانەی ئامریکا. درێژی هەواڵەکان برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانا. شەوی دووشەمە 14 ڕەشەمە دوو کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانا بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی برینداربوون. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی دووشەمە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئەنجامی دەستدرێژی گولەی هێزەکانی ڕژیم دوو کۆڵبەر کە ناسناوەی یەکێکیان بریتیە لە فەخرەدین یوسفی بە سەختی بریندار بووە، بەڵام هیچ زانیاریەک لەسەر ناسناو و دۆخی تەندروستی ئەو کۆڵبەرەکەی دیکە لە بەردەستان نییە. شانی باسە کە فەخرەدین یوسفی بەهۆی قورسی برینەکانیەوە ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی کرماشان کراوە. کەمەندانبوونی دوو هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مین لە مێهران. ڕۆژی سێشەمە 15 ڕەشەمە بەهۆی تەقینەوەی مینی بەجێماو لە سەردەمی شەڕی ئێران و عێراق دوو هاوڵاتی بە سەختی بریندار بوون. بەپێی زانیاریەکان دوو هاوژین لە دەوروبەری دەروازەی سنووری بەرەکەت لە شارستانی میهرانی سەر بە پارێزگای ئیلام بەسەر مینێکی بەجێماو لە سەردەمی شەڕی ئێران و عێراقدا کەوتون و بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی ئەو شارەکراون. چێک ئاماژەیە کە 42,000 کیلۆمتری چوارگۆشە لە سنوورەکانی ئێران لەگەڵ عێراق مینڕێژکراوە و ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ ناوچە سنووریەکانی لە پاشماوەکانی شەڕ پاک نەکردوەتەوە، بەڵکو بە پێچەوانەیەوە کۆنوانسیۆنی نێودەوڵەتیەکان مینی تازەیشی چاندووە کە ساڵانە ئەبێتە هۆی گیان لەدەستان و کەمەندانبوونی دەیان هاونیشتمانی. گواستنەوەی ڕەشاد پەرویزی بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنە. ڕەشاد پەرویزی ئەندامی ئەنجومەنی فەرهەنگی کۆمەڵایەتی نوێژین پاش دەست بەسەرکران بە مەبەستی لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعاتی سنەکراوە. ڕۆژی شەمە 28 ڕێبەندانی 1402 هێزە ئەمنیەکان ڕەشاد پەرویزی ئەندامی ئەنجومەنی نوێژینیان بەبێ بەڵگەی قەزایی لە شاری کامیێران دەست بەسەر کرد. ئەو چالاکە مەدەنیە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی لە بەردەستانیە. گواستنەوەی بەندکراوێکی زیندانی ورمێ پاش مانگرتن بۆ بەندی تاکە کەسی. کامران قاسمی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ کە ماوەی 7 ساڵە و نیوە مەحکومیەتی تێپەڕ دەکات لە ناڕزایەتی بە دژایەتی بەرپرسانی زیندان لەگەڵ مەرەخەسیەکەی دەستی داوەتە مانگرتن و بە فەرمانی بەڕێبەرایەتی زیندان ڕەوانەی بەندی تاکە کەسی کراوە. کامران قاسمی شارۆمەندی خەڵکی ورمێ هاوڕێ لەگەڵ 4 هاوڵاتی دیکە بەناوەکانی ئومید سعیدی، نایب ناسراو بە مەسعود حاجیزادە، عەبدولعەزیزی گوڵ محەممەدی و کەیوان ڕشوزادە لە ڕێکەوتی 16 ڕەزبەری ساڵی 1970 هەساوی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیسلاعات گوازرانەوە. پاش 1 ساڵ بلا تەکلیفی لەلایەن لەقی دوی دادگای ئینقلابی ورمێ بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم و هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات هەر یەکە و بە 10 ساڵ و 1 ڕۆژ زیندان مەحکوم کران. شانی باسە کە حکومی زیندانی کامران قاسمی دواتر بە 7 ساڵ و 6 مانگ کەم کرایەوە. سازکردنی پەروەندەی نوێ بۆ سوعدا خەدیرزادە لە دادگای میان دوعا. سەرڕای ئەوەی کە حکومی زیندانی سوعدا خەدیرزادە بەندکراوی سیاسی تۆمەتبار بە هاوکاری لە کوشتن لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە ڕەتکراوەتەوە، بەڵام بە فەرمانی ناوەندە ئەمنیەتیەکان لە دادگای ئینقلابی میان دوعا و پەروەندەیەکی تازە بە تۆمەتی هاوکاری لە کڕینی چەک بۆ ئەو بەندکراوە سازکراوە. سوعدا خەدیرزادە 2 ساڵ و 4 مانگ و 23 ڕۆژ لە ماوەی بەندکرانەکەی تێپەڕ کردووە و لە تۆمەتی هاوکاری بۆ کوشتن بێتاوان ناسێنراوە.
بەپێی یاسا ئەبێ ئازادی مەرجدار یان مرخەسی پێ بدرێ، بەڵام بنەماڵەی کوژراوەکە کە ئەنجامی ئیدارەی ئیتلاعات بووە بە هاوکاری ناوەندە ئەمنیەتیەکان پەروەردەی تازەیان بۆ ساز کرد و بەندکراوە لەگەڵ کچەچکۆلەکەی لە زینداندا ماونەتەوە. مانگی ڕێبەندانی 1402 دیوانی باڵای وڵات حکمی 10 ساڵ و 6 مانگ زیندانی سوعدا خەدیرزادەی بە تۆمەتی هاوکاری لە قاتڵ ڕەت کردەوە و تەنیا حکمی 2 ساڵ و 1 ڕۆژ زیندانی بە تۆمەتی یارمەتیدانی هاوژینەکەی بۆ هەڵاتن پشتڕاست کردووەوە. ناوبراو لە دادگای ئینقلابی پیرانشاریش پەروەندەیەکی دیکەی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم هەیە کە لەو دۆسیەیە بە 4 ساڵ زیندان محکوم کراوە. ئەو بەندکراوە سیاسیە ڕۆژی 22 ڕەزبەری 1400 دەست بەسەر و حەفدەی خەزەڵوەری 1400 بۆ گرتوخانەی ئیسلاحاتی ورمێ ڕاگەیزرا. 13 ڕەزبەری 1400 ئەندامێکی سپای پاسداران بە ناوی خزر پیرەتی نیە لەلایەن کەسانی نەناسراوە کوژاو و هاوژینی سوعدا خەدیرزادەی وەکو یەکێک لە تاوانباران ناساند. پەرەسەندنی هەژاری و خۆکوژی لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی سێشەمە 15 ڕەشەمە دوو هاوڵاتی بەناوەکانی هێرۆ وەزیری تەمەن 25 ساڵ خەڵکی مەهاباد، هەروەها ڕێزوان ئیمانیان تەمەن 22 ساڵ و خەڵکی خوڕەماوە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێنا. بەپێی زانیاریەکان هێرۆ وەزیری معلمی ئاموزش و پەروەرشی مەهاباد بوو و هۆکاری خۆکوژیەکەیان کێشەی خێزانی ڕاگەیاندووە، بەڵام هۆکاری خۆکوژی ڕێزوان ئیمانیان لە خوڕەماوە هێشتا ڕوون نەبووە. لە چەند هەفتەی ڕابردوودا چەندین هاوڵاتی لە شارەکانی کوردستان و ئێران لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێنەوە. بەهۆی ئەو بارودۆخە خراپەی بەسەر کۆمەڵگادا زاڵ بووە، ڕۆژ لە دوای ڕۆژ ئاماری خۆکوژی پەرەدەسێنێت. خوێندنی سرود و بەیاننامە لەلایەن کۆمەڵێک لە ژنانی ئێران بە بۆنەی 8 مارس. ڕۆژی سێشەمە 15 ڕەشەمە کۆمەڵێک لە ژنانی ئێرانی بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن چالاکیان ئەنجامدا و لە چالاکیەکەیاندا وێڕای خوێندنەوەی سرود و بەیاننامە ئەو ڕۆژەیان لە هەموو ژنانی ئێران و جیهان پیرۆزبایی کرد. لەسەر دێڕی ئەو بەیاننامەیەدا هاتووە لە 8 مارسەوە تاک و شۆڕشی ژن ژیان ئازادی خەباتی بێوچانی ژنان دژ بە جیاوازی و ستەم جێگە و پێکەی بەهێز بووە و خۆی دیاری کردوە تێدەکۆشێت تاک و جیهانێکی شیا و دروست بکات. سیستمە پیاوسالارەکان بە کەڵگوەرگرتن لە هێزی سەرمایە، مەسهەب و کولتوری کۆنەپەرستانە هەوڵیاندا پاشەکشێ بەو خەبات و تێکۆشانە بکەن و لەو ڕێگەوەیشدا دەستیان لە هیچ جۆرە جنایەتێک و توندوتیژیەک نەپاراست. بەڵام بزوتنەوەی ژنان بەهێزتر لە هەمیشە و بە هاوکاری بزوتنەوەکانی خوێندکاری، کرێکاری، ژینگەپارێزی و هەتێت هەوڵ ئەدا جیهانێکی بێجیاوازی و پڕ لە شادی، یەکسانی و ئازادی بۆ هەمووان دروست بکە تا ئەو کاتەی بەسەرکەوتن ئەگەین، تەنانەت یەک هەنگاویش پاشەکشێن ناکەین. ڕێپەوانی خەڵکی عێراق دژ بە پیسی کەشوهەوای ئەو شارە. ڕۆژی سێشەمە 15 ڕەشەمە کۆمەڵێک لە دانیشتوانی شاری عێراق بۆ 8مین جار دژ بە سوتاندنی مازۆت لە وزەخانەی ئەو شارە و پیسکردنی هەوا ڕۆژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. عێراق یەکێک لە گەورە شارەکانی ئێرانە کە بەهۆی سەنعەتی بوون وەکو یەکێک لە پیسترین شارەکانی ئێران هەژمار دەکرێت. ئەمساڵ ڕژیمی جنایەتکاری ئیسلامی لە جیادی گازی مازۆتی لە وزەخانەکانی ئەو شارە سوتاندووە و کەشوهەوای ئەو شارەی بە تەواوەتی پیس کردووە. خەڵکی عێراق چەندین جار لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە تەندروستیان خۆپیشاندانیان کردووە، بەڵام هێشتا هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. کوژران و برینداربوونی 6 شارۆمەندی بەلوچ لە هێرشی چەکدارانی نەناسراو. ڕۆژی دووشەمە و سێشەمە 14 و 15 ڕەشەمە لە هێرشی چەکدارانی نەناسراو لە شارستانەکانی تەفتان، زیهاگ و سەراوان 3 هاوڵاتی بەلوچ گیانیان لە دەستا و 3 کەسی دیکەیش بریندار بوون. بە پێی راپۆرتی حالڤەش ڕۆژی سێشەمە چەکدارانی نەناسراو ئۆتۆمبیلی بنەماڵەیەکی بەلوچ کە بۆ ناشتنی تەرمی ئەندامێکی خێزانەکەیان ڕۆیشت بوون دایە بەر دەستڕێژی گولە و بەهۆیەوە پیاوێک بە ناوی زوبەیر بەهادۆرزەهی تەمان 24 ساڵ کوژرا و کەسێک بە ناوی ئیمان بەهادۆرزەهی و ژنەکەی بە سەختی بریندار بوون. لەلایەکی دیکەوە ڕۆژی دووشەمە شارۆمەندێکی بەلوچ بە ناوی محەممەد کەماڵی نژاد تەمەن 20 ساڵ لە گوندی تەهرەکی سەر بە شارستانی زیهاگ بە تەقەی چەکدارێک کوژرا. لە شارستانی سەرەوانیش شارۆمەندێکی بەلوچ بە ناوی ئارمین
میر مورادزەهی لەلایەن کەسانی نەناسراوە بە چەک کوژرا. جێگەی ئاماژەیە کە بەسیجیە بوومیەکانی سەر بە سپای پاسەران کە بە لەگۆڕ ناسراون زۆربەی ئەو جنایەتە ئەنجام دەدەن. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی مەدەنی خەڵکی گیلان. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران حکمی 4 ساڵ و 1 مانگ و 7 ڕۆژ بەندکرانی چالاکێکی مەدەنی خەڵکی پارێزگای گیلان بە ناوی جەمشید عەزیزی لە لەقی 11 دادگای پێداچوونەوەی ئەو ئستانە پشتڕاست بووتەوە. جەمشید عەزیزی ڕۆژی 27 خاکەلێوەی 1402 لە ماڵەکەی خۆیدا لەلایەن تڵاعەتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و پاش 40 ڕۆژ بە دانانی وەسیقەی 1 ملیار تمەنی ئازاد کرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی ڕەشتەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان و بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندانی تازیری محکوم کرا. بەپێی یاسای سزادانی ئیسلامی زۆرترین سزا واتە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژی بۆ جێبەجێ دەکرێت. دووە هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە بەردەم سەفارەتخانەی ئەمریکا. شەوی سێشەمە 15 ڕەشەمە بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە بەردەم باڵوێزخانەی ئەمریکا لە شاری تەل ئەڤیڤی ئیسرائیل کۆبوونەوە. بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ بە وتنەوەی درۆشم دژ بە نەتانیاهۆ خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ، ئازادی تەواوی دیلەکان و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی بوون. شەوی شەمەش هەزاران خۆپیشاندەری ئیسرائیلی لە ڕێپێوانێکی گەورەدا داوای هەڵبژاردننی پێشوەخت و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆیان کرد. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.